زۆر لە خەڵکیش گەشتنتە مۆڵدۆڤیا بەرەبەیانی ئەمڕۆژ یەکەم کاروانی بەرانگەیشت هەنگاریش بە پێشوازی لەجبەر کردووە بەڵام زۆرترین کۆچبەر ڕویان لە پۆڵەندا کردو لە بەرەوەی هاوسنوورە لەسەر ئۆکراینە لەوێ لەو شارانەی کە نزیک سنوورن بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەت و قوتابخانەکان داخراون لە پۆڵەندا بۆ جێگیرنەوەی خەڵک هاوش ماونەتەوە چەکیان هەڵگرتووە دەیانوێت بەرگری لە شار و وڵاتەکەیان بکەن بەشێکی زۆریەوەنی ئاوارە بن یان دەڕۆنە وڵاتانی دیکە ژن و مناڵ و خەڵکی بەتەمەن و خەڵکی نەخۆشن دەنا زۆربەی گەنجەکان وەک خۆیان دەڵێن ماونەتەوە بۆ ئەوەی بەرگری لە شارەکانیان بکەن. سەیرت کرد؟ سەیری بکە؟ سەیرێکی ڕوودۆ بکە ئەگەر لایف نابیدی. Пишешь? Включи камеру. Пиши. Пишешь? Я? Включи. Синема. Путин хуйло. Путин хуйло. Конченое Путин хуйло. Который бомбит. Гага его ждет. Гага. Путин гамно, блядь. لەگەڵ حەمە شێخ فاتح شێخی ئابووری لەبارەی دیوە ئابوووریەکەی ئەم شەڕە قسەکەم شێخ زۆر بەخێربێ لە ماوە چەند ڕۆژی ڕابردووە لە ڕوە ئابوووریەکەەوە نەوت و غاز هەناردەکردنی غازی رووسیا بۆ جیهان بۆ ئەوروپا دیوە ئابوووریەکەی ئەم شەڕە چییە؟ چی ڕوودا لە چەند ڕۆژی ڕابرد؟ ئەوەی کە ڕوویدا زۆش ڕوویدا جاچی ڕووی نییە ڕوویە نرخینەوە زۆر بەرز بووە بە شێوازێک وەکو موشک چێک بە ئاسمانە لە دوێنەوە بزەم دابەزی ئەوەش باسەکەین لە 97 دلار و بە 105 دلار ئاتەن بازار کە ڕووداوێک ڕوەدات کاتێککە نرخێک بەرز دەبێتەوە زۆر بە خێرایی بەرز دەبێتەوە دواتر بەشێک لەو دەستکەوتانە دەستەیەکە دەستی کەوتو بۆ منە بەڵێ بە 105 دلار و هاتەوە خوارەسە بە نزیکەی 98 دلار بەڵام ئەگەر دۆخەکە بەم جۆرە بەردەوام بێ قسەکانی میوانەکانی تۆش باس لەوەکەن و ماکرۆنیش و سەرکردەکانی دیکە شەڵەن جیهانکە بەیانەیە کاکبینیوکن کە نرخینەوە زۆر بەرز دەبێتەوە نرخینەوە زۆر بەرز بووە گازی سروشی بە شێوازی زۆر بەرچاو بەرز بووە ڕۆبڵ لە 110 باکی لە دەستدا بازارەکانی ئەمریکا نزیکەی 800 میلیارد دلار دەستدا نزیکەی 750 خاڵان دەست چەنە دواتر ئەمریکا باسیەکەم بەشێک لەو زیانانیان قەرەبوو کردەوە جا نەوت بێ بەچی وەکوتم سەرەتا کە بازار ڕنگدانەوەی بێ بۆ هەواڵێک کاتێککە نرخ زۆر دابەزێ دواتر ئەو دابەزینە قەرەبوو کاتەوە بەشێکی بەرز دەبێتەوە لە بەرۆی گرژەکان بەشێکی پەیوەندی بە سایکۆلۆژیای وەبەرهێنەرانەوە بازرگانان لە بازارەکان یەکەم جار زۆرە ترسن بۆ منە نرخی زێر لە ماوەی چەند کاژێرەکە 65 دلار بەرز بووە گەشت 1974 دلار گەشتەوە ئاسانەی کە لە سای 2020 تۆماری کردو بەڵام دواتر کەمێک دابەزینی بەخۆیەوە بینی هاتەوە خوار ئاستەکانی 1900 دلار بەڵام پێشبینەکە کە نرخی زێر جارێکی دیکە بەرز بێتەوە بۆ سەروی ئاستەکانی 2000 دلار زۆر باشە کەواتە لە ماوە چەند ڕۆژەکە ئەم قەیرانە ڕووبدا لە بەرەبوونەوەی نرخی زێر بەرزبوونەوەی نەوت لە دابەزینی با بڵێن بەهای ڕۆبڵی رووسی ئەگەر جەنگەکە درێژ خایەن بێ چی ڕووەدا ینی زیانەکان حەجمەکانە بێ بە چەند ئەگەر جەنگەکە درێژ خایەن بێ ڕۆبڵ زۆر زیاتر دابەزێ ڕەنگە دواتر ئەو بابەتی گفتوگوی هەردووکمان بێت لەسەر و بابەتە نرخی نەوت زۆر بە شێوازێکی زۆر بەرچاو بەرز دەبێتەوە رووسیا ڕۆژانە 10 ملیۆن و 600 بەرمیل نەوت 10 ملیۆن 400 بەرمیل نەوت بەرەمێنێ 6 ملیۆن و 600 هزاری هەناردەی بازارەکانی جیهانەکە جیهان بێبەشە بێت لە 6 ملیۆن بەرمیل نەوت جیهان ئێستا خۆی وڵاتانی ئەمریکا بە وڵاتی دیکە ناتوانێت ئەمە قەرەبوو بکرێتەوە سعودیە وڵاتانی عێراق بۆ نمونە ئۆپێک جوان ناتوانێت ئەمە قەرەبوو بکاتەوە ئۆپێک خۆیان لە ماوەی ڕابردووە خۆیان و 400 هزار بەرمیل نەوت زیاد بکەن بۆیان زیاد نەکرا چاوێک لەسەر ئێرانە ئێرانیش
ئەویش ناتوانێت ئێران ئەگەر ئێستا هەچی سزای ئەمریکا لەسەری لا ببرێ ئەو پڕێتوانە ملیۆنێک بەرمیل لەوت خاتە بازاڕەکانی جیهان چ ژێرخانی نەوتی ئێرانی زۆر ماندوو لاوازە لە چاو کەرتی نەوتی رووسیا 104 ملیار مەتر سیاجا لە گازی سروشی هەناردی بازاڕەکانی ئەوروپاکە ئەو بۆ شایە بەکیە پڕەبێتەوە بە قەتەر پڕەبێتەوە قەتەر تا 20 ساڵێکەش گازەکەی بە باشووری خۆرهڵاتی ئاسیا و بە یابان و بە چین فرۆشتووە ناتوانێت پاشگەز بێتەوە گرێبەستی گازی سروشی گرێبەستێکی درێژخایەنە ئەوە نییە من ئەمڕۆ شتێک بە تۆ فرۆشم بیانی ئەڵم نۆڵا کڕیاری باشترم دەستکەوتووە گرێبەستێکە بڕاوەتەوە یعنی سزای دارایی زۆری لەسرە بۆیە بە هیچ جۆرێک ئەو بۆشایە بە وڵاتانی ئۆپێک و پێک پلس زۆر باشە سیستەمی سوێفت کە ئێستا وڵاتانی ئەوروپا و ئەمریکاش ڕەشەیەوەکەن یەکێکە بێت لە بژاردەکانی بەردەمیان و دەرکردنی رووسیا لە سیستەمی سوێفت لە جیهانە ئەوە چییە سیستەمی سوێفت چیەوە رووسیا زیانی لەکە ئەگەر لەو سیستمە دەربکرێ جوانە ئەم سیستمە ئەم ماوەیە زۆر بەکارێنە لە جارانی ڕابردووشدا تاکوتەرا لە بەرامبەر وڵاتانی دیکە بوون لە بەرامبەر ئێراندا لە بەرامبەر هەر وڵاتێکی دیکەیە کە ویستی بێتی لاسارێکی کردبێت ئەو کۆمیتە جیهانیە جا سوئیسرا بێ هۆڵەندا بێ ئەمریکا بێ بریتانی وڵاتانی کەتی ئەوروپا بێ لە بەرامبەری بەکارێن هێناوە جا باشێکی بە یا کۆی سیستمی دارایی وڵاتەکە بێ ئێستا ئەم سیستمە زۆر قسە و باسی لەسەرکرێ و زانیاریانی کە دێنە سەر شاشە پێمانەڵێم سیستمە کە لەلایەن 11,000 دامەزراوەی دارایی جیهانەوە کۆمیتەیە کە 11,000 دامەزراوە و بانکی گەورەی جیهانی پێکەوە بەستێتەوە لە 200 وڵات و هەرێمی جیهانیدا کارەکە تۆڕێکە ڕۆژانە کاکسەنگەر 32 ملیۆن نامە دێت و دەچێت لەلایەن ئەم سیستمە بۆ منە نامی تیالاچێ بڵێت ئەوە 3 ملیار دلارەکەت گەیشت چۆن مەسەن چی لە بانک پارێک ڕاکێشی ئەڵێت ئەوە پارەت ڕاکێشا ڕۆژانە 32 ملیۆن نامە لە ڕێگەی سیستمەوە هاتوچۆکە یعنی بڕی ئەو پارەی کە ڕۆژانە لەلایەن سیستمی سویفتەوە کۆنتترۆلەکری هاتوچۆکە 5 تریلیۆن دلارە تریلیۆنێک رووسیا بە چەند بەشدارە لەم سیستەمە ئەستا بۆ باسەکەم جا لە ساڵێکە 1 کوادریلیۆن و 200 ملیار کوادریلیۆنێک یەکێک و 15 سفری لە بەردەمایە لە ڕێگەی ئەم سیستمەوە بەڵێەوە لە دوای تریلیۆنە لە ڕێگەی ئەم سیستمەوە کۆنتترۆلەکرێ ئەوەی کە ئەو پرسیارێکە کردی پرسیارێکی زۆر کۆنکریتی و جوانەکە ئێستا حەزەکەم ئەو زانیارانی دیکەشە دێنە سەر شاشە وەڵامی و پرسیاری تۆ باتەوە ئابووری رووسیا ساڵانە GDP رووسیا کۆی بەرهەمی ناوخۆی رووسیا تریلیۆنێک و 700 ملیار دلارە تریلیۆنێک و 700 ملیار کێشەی بۆ دروستە بێت شەرت نییە کێشە بۆ هەمووی دروست بێت کە سیستمی سویفتەکە هەموو ئابووری رووسیای نەکردوتە ئامانج کۆمەڵێک دامەزرا و باجی کردوتە ئامانج ئەوەی کە حەزەکەم بۆتی باسکەم رووسیا ساڵانە 489 دوامین داتای ساڵی 2020 کە 489 ملیار دلار قەباری هەناردەکاری بەس نەوت بای 110 ملیاری زوایل و لە بنزین بای 68 ملیاری فرۆشتووە گازی سروشتی بای 54 ملیار و 200 میلیۆن دلاری فرۆشتووە LNG وادە گازی شلکراو بای 7 ملیار و 600 میلیۆن دلاری فرۆشتووە لە سەدا 49 هەناردەکاری رووسیا بریتە لە بەرهەمە نەوتیەکان چۆن کێشەی بۆ دروست نابێت لە کاتێکدا تۆ ئەم پارێ ئۆکێ ئەوە نەوتی فرۆش گازی سروشتی و فرۆش بەچی فرۆشی دوێگری لە ڕێگەی بانکەوەیە ئەو بانکانە ئەگەر سزایان خراپەتە سەر دابڕابێتن لە بەڵام زیانەکە دووسەرە نییە بۆ وڵاتانی ئەوروپا ئەوانیش زەرەر ناکەن لەم هاتوچۆی ئەم پارێزە بەلاحی رووسیا بێگومان دووسەرەیە و چەند سەرێشە تەنی هەر دووسەرش نییە هەر وەزارەتی دەرەوەی رووسیا ئاڵێت ئەو زیانی خراوەتە سەرێمە واشنگتۆن زیانێکی زۆر گەوری لێکە بۆچی لەبەروی تۆ خۆت بێ بەشەکەی لە تریلیۆنێک و 700 ملیار دلار خۆت بێ بەشەکەی لە 54 ملیار دلاری گاز خۆ سوودی گاز تەنیاوە نیە خۆتی پێگەرم بکەیتەوە بەڵکو ئەو پارەیە دێت و ئەچێ سەدان و هەزاران کۆمپانیا و بانک لە گواستنەوەی ئەم دۆلارەیە یعنی ئەو پارەی کە تو ئەمڕۆ خەرجیەکەیت ڕەنگە هەزاران دەستی کردبێدا گەشت بێتە لای تۆ ئەوە تا باسی وەکن 32 میلیۆن نامە دێت و دەچێت کەواتە پارەیەک لە ئەمریکاوە 1 دۆلارێک لە ئەمریکاوە بێتە عێراق کۆنتترۆل کراوە لەبەرەوە زیانێکی زۆر گەورەی لێکە دەیان بانک بەشداریەکە لە گواستنەوەی ئەو گازی کە گازپرۆم دەیگوازێتەوە گازپرۆم و کۆپانە بانکە گەورەکانی رووسیا زیانێکی زۆر گەورەی لێکەن و کۆمەڵێک بانشی گەورەی دیکەشێک کە هاوبەشی رووسیان ئێستا زانیاریانی کە دێتە سەر شاشە پێمانەڵێ کە ڕیزبەندی گەورەترین بانکەکانی رووسیا فەرموو ئەوە بانکەکانی رووسایە کە بەهای بازاڕەکەیان هەمویان ئەگەر سەرمایەکان کۆکەیتەوە 93 تریلیۆن ڕۆبڵەکە کاتە 1 تریلیۆن و 108 ملیار دلار زیان گەیاندن دەیان بانکەیە کاکسەرش هاوبەشە لەگەڵ ئەم 93 تریلیۆن ڕۆبڵە هاوبەشە لەگەڵ ئەم تریلیۆن و 108 ملیار دلارە بەتەنیا خۆمەوە یان هیچ پارێک بەتەنیا ناخورێت یەک دنیا تۆڕێکی رووسیا توانە بەرامبەر ئەم شارانە ڕاوەستی خۆی بانکی ناوەندی هەیە جوان رووسیا
ئەتوانێت بەرگی ئەم فشارە ئابوووریانە بگرێت ئەو بە تەما بوو بەرگەی بگرێ ئێستا ئەو زانیارانەی دێنە تەنیشتی هەردووکمان ئەمە ڕوونەکەن لە سای 2015 یەدەگی دراوی بیان یەدەگی دراوی بیانی بانکی ناوەندی رووسیا بریتە لە دۆلار و لە یەن و لە یوان و لە زێر 275 ملیار دلار بوو ئێستا 634 ملیار دلار رووسیا دای نابوو ئەم 634 ملیار دلارە بەشی 25 مانگی بکە دای نابوو تا 25 مانگیکە خەریکی داسیکردن بێ لەگەڵ ڕۆژئاوا و ئەمریکایە لەو ماوەیە ئەم پارەش بەشێکە ئەژگاتە ڕێکەوتنێک جاوەتە ئۆکرانیا کە لەسەر نەخشە گوایە بەنسبەت رووسیاوە یا وەریەگرێ یان سزاکان خاوە بنەوە بەڵام ئەوەی کە کێشەیە ئەوەیە وڵاتانی ڕۆژاوە و ئەمریکا ئەو 634 ملیار دلاری رووسیان بلۆک کردووە رووسیا ئێستا زێڕێکی زۆر زۆری هەیە ڕاستێکی زێڕێکی 2298 تۆن زێڕی هەیە بەس خۆم زێڕە لە باشی ناوەندی رووسیا دانراوە لە ژوورێکە ئەمە لە بازارەکانی جانە مامەڵی پێواکرێ یعنی ئەو دۆلاری کە مەسەن سە بۆ منەوترێت یەکەوانش مەترسی بلۆکردنیان بلۆک کراوە هەموو زێڕوو یەدەک ئەو یەدەگەی کە ئێستا هەیە ئەوەی کە ئێستا ئەو داتانی کە دیکە کە دێتە سەر شاشە پێمان ئەڵێ یەدەژی رووسیا یەکەمیان یۆرۆیە دووهەمیان زێڕە سێهەمیان دۆلارە اینجا یوانە ئەم چوارێدەگەی هەیە ئەم پارەی کە بانکی ناوەندی رووسیا هەیەی ئەو 634 ملیار دلارە بریتە لەمە بەس ئەمە خۆ لە بانکی ناوەندی قوفڵی لێ نەدراوە ئەم یۆرۆیە بەشێکی زۆری لە باکە جیهانەکانەیە مامەڵی پێوەکرێ قەواڵی دارایی کڕین و فرۆشتی پێوەکرێت ئەمە هەمووی بلۆک کراوە بۆیە تقریبان ئەوەی کە باسەکرێت ئەو بەڕیان لە ژێرپەی بانکی ناوەندی رووسیا دەرهێناوە کە بڵێ بە تەمام تاوەکو 25 مانگی دیکە دەستی بە ئەوروپا وڵاتانی ڕۆژاوا بکە زۆر سپاس حەمەی شێخ فاتح سپاس بۆی کە لەگەڵم بووی هەر بژیت زۆر سپاس ئەنجومەنی ئاسایش کۆ بێتەوە تایە داوا لە کۆمەڵی گشتی نەتەوەیەگرتوەکان ئەکات